بڵێ طبعا ئەو زۆرە تەکتیکە بەسەرچوانە زۆرە تەکتیکە مردیانەی کە بەڕاستی سەرانی پارتی دێگرنە بەر و پیادەی دەکەن هەموو مۆزوعەکە ئەوەیە ئەوان پێیان وایە دەبێ حکومڕانی تاکە حکومڕانی ئەو هەرێمە بن خۆشیان بە نوێنەری هەموو کورد بزانن ئەوەی کاوان باسی دەکەن فرانکەس ئەوەی کرد و فیسار ئەوەی ناوی کەسیش نێنین ئەوە تەکتیکەکە ئەوە زۆر کۆنن ئەوانە برا یعنی ئەوەی کە ئەوان باسی دەکەن یعنی مەسەلەن ئەمە دەمامکمان گرت دەمامچی کیمیاویمان گرت تو دەمامچی کیمیاوی کە گرتیە دیارە تو پێت خۆشە کورد شەهید بی پێت خۆشە کورد بەدەستی تورک لە ناو بچی پێت خۆشە ئەوەی کە بە حسابی خۆتان ڕێگرە لە پێشتان لە ناو بچن جا ئەوەی کە گوتراوە و دەگوترێ یاکراوە دەکرێ ڕاگەیاندنە چی چاواشەکاری تورک ئاسا دەکرێ هێز بەروبوومە چی نابی ئەمن پێم وایە ماوەک پێش ئێستا تورکەکان ئەوەیان بڵاو کردەوە کە هەندێک چەکی گەریلایان گرتیە بە حساب سەرچاوەکانیان گرتیە ئەوە دەنگ و باسەکانیش پێمان دەرێن کە حقیقەتەکان پێمان دەرێن کە ئەوە وانە هیچیان نەگرتیە بەڵام شەڕە لە شەڕ طبعا زەرەر دەبی و گرتن دەبی و لە شەهید بوون دەبی و کوشتار دەبی ئەوە شتێکی ئەتیادیە ئەوانیش دێن تەواوکەری ئەوەن ئەمن پرسیارێک لەوان دەکەم لەو سەرانەی کە خۆیان پێ بڕیار بەدەستە لەناو ئەو حیزبە لەناو ئەو لایەنە ئایا وەخت نەما ئێوە دێن وەختی کە تورک پەلاماری کورد دەدا ئەو شتانە دەرێن خۆ ئەگەر ئەوان خەریکی ئەوە بن ئەوان حسابی ئەویان کردیە کە تورکسیان لێ دەکاو بە چ لیان دەدا دەبواە وەختە چیدی بەبێ پێش شەڕەکە دوای شەڕەکە نەک لە ناو وەختێک کە جەیشی تورکی خەریکی ئەوەیە کە شکست بینی کە هەرس بینی کە بەسەر شۆڕی وەکو ئەوەی کە وەزیر دیفاعیان خەلووسی ئاکار وەزیری شەڕیان ئەفۆن وەزیری شەڕیان ئەو قسەی کرد کە ئێمە لەوێ ڕاوەستان و لەوێ تەواومان کرد ئەوە دیارە دەلیلەکە چییە کە لەو ئاستە باڵایە ئەو شێوە قسە لەو وەختە دەکرێت ئەوانیش تەواوکەری ئەو وەزعان ئەوانیش دەیانەوێ برێن فەرمو ئەوە ئەوەمان گرتیە کە لە بناغەڕا درۆیەکی شاخدارە ئەویان نەشاردیتەوە ئەوان حەیە عەلە سەڵا کەی یەکێک لە بڕیار بەدەستانی بنەماڵە چووبیتە ئەوێ ئەنجامەکەمان دیتیە ئەو جارەش دیتمان کە کەی چوو کەی پەلامار دەستی پێ کرد و ئەوەش کە باسی دەکرێ یعنی ئەوان ئوردوی تورکیا بە هەندێک سەرچاوە زیاتر لە 300,000 لە شەڕەکانی دی چەکی کیمیایی بەکارهێنایە ئەنجا ئەوانە ڕێگر بووینە لەوەی کە لێژنەچی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی بچی ڕاستی و ناڕاستی قسەکە ئاشکرا بکە ینی توێژینەوەی زانستی بکات لەسەر ئەوەی ئایا فعلەن ئایا بەکردار چەکی کیمیایی بەکارهاتی یان نا یعنی شتەکە لەوە دەرچووە کە ئەوان بێن ئیدعای ئەوە بکەن پەکەکە چ دەکات لە وڵاتی وان ئەوە یعنی بەڕاستی ئەوە قسە کە زۆر عیبە ئینسانێکی بازاریش بیکە نەک کابراایکی خۆی پێشت بی و خۆی پێ ڕابەر بی و خۆی پێشەوە و پێشەنجی حرەکەتە چینەتەوەی بی